بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایەقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژی ئەم جارە لەگەڵ جەنابی ئەمیر هەڵگورد حکمت بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و هۆشیاری نیشتیمانی لە وەزارەتی پێشمەرگە مەبەستمە لەگەڵ جەنابیان کە ئەرکیان کێشاوە لە هەولێرەوە میوانمانن لەسەر کۆمەڵێک تەوەر بوەستین. خۆتان ئاگادارن بینەرانی عزیز ماوەی چەند ڕۆژێکە بەتایبەت لە دوای 27 دەوە شاندی سەربازی بڵێن حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ شاندە هونەریەکە لە گفتوگۆن بۆ چارەسەرکردنی کێشەکان. هەرچەندە دەنگۆیەوە هەبوو کە گەشتون بە ئەنجامێک بە شێوەیەک لە شێوەکان بەڵام دواتر بڵێن ئەوەی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی حکوومەتی عێراقی ئاماژەی بەوەدا کە حکوومەتی هەرێم کشاوەتەوە لە ڕێکەوتنەکان و شتەکان سفر بوونەتەوە و حکوومەتی هەرێمیش لە ڕێگەی وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان خۆشی وەڵامی دانەوە کە شتەکان بەو شێوەیە نیە. مەبەستم بزانین ئەمانە بەکوێ گەیشتون. ئەم ێوارەش جارێکی تر شاندی سەربازی هەرێم و عێراق کۆبوونەتەوە. ئەمەوێت بزانم کە ئەمان بەچی گەیشتون. مەبەستمە لەگەڵ بڵێن جەنابی ئەمیر هەڵگورد لەسەرەوە قسە بکەین کە حەیدەر عەبادی ئاماژەی بەوە داوە کە تەواوی سنوورەکانی عێراق لەناو لە دەرەوە ئەبێ لەلایەن هێزی عێراقی و هێزی ئیتیحادیەوە کۆنتترۆل بکرێن. حکوومەتی هەرێم ئەمە چۆن چارەسەر ئەکا. مەبەستمە بزانم کە ئایا ئەمریکا چاودێری بڵێن دانیشتن و کۆبوونەوەکانەکە هەڵوێستی ئەمریکا چییە سەبارەت بەوەی کە حکوومەتی عێراقی وەکو حکوومەتی هەرێم ئەڵێت دانوستان ڕەت ئەکاتەوە و شەڕی هەڵبژاردووە و ئەگەر ئەوان هەر شەڕ هەڵبژێرن حکوومەتی هەرێم هەڵوێستی شێبێ. مەبەستیشمە لەسەرەوە قسە بکەین. دەنگۆیەک بڵاو بۆتەوە لە ماوەی ڕابردوودا کە چەند لیوایەکی وەزارەتی پێشمەرگە هەڵوەشاوەتەوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە بەمەوێت لە دەمی بڵین کاک ئەمیر هەڵگوردەوە ئەمەمان بۆ پشتڕاز بێتەوە و بەستیشمە بزانم کە حکوومەتی هەرێم پلان و نەخشەی بۆ داهاتوو چییە بەتایبەت بەنسبەت وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کوردستانەوە. بەڕێز ئەمیر هەڵگورد حکمت بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و هۆشیاری نیشتیمانی لە وەزارەتی پێشمەرگە سڵاوتان لێبێت. ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم. شاندی سەربازی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ئەم ئێوارەیە جارێکی تر گفتوگۆیان کردووە و کۆبوونەتەوە. ئەنجامی گفتوگۆکان بەچی گەیشتون؟ ئایا مەترسی بەرکەوتن ڕەویوەتەوە یان هێشتا لە بەردەمماندایە؟ سڵاو و ڕێز و حرمەت کاگێ یادگار سەری ڕێزوو نازش بۆ تەواوی شەهیدانی بەرگری لە خاچی کوردستان دادەنەوێنین. سڵاو و ڕێز بۆ تاکتاکی هێزی پێشمەرگەی قارەمان ئەوانەی کە ئێستا لە سنگەرەکانە بەرگری لە ماف و کەرامەتی گەلەکەمان و خاکەکەمانەکەن. دیارە هەموو لاگاگادارن چەند ڕۆژی ڕابردوو هەندێک لێدوان هەبوو لەسەر ئاستی حکوومەتی عێراقی فیدراڵ لەسەر ئاستی سەرۆکوەزیرانی عێراقی فیدراڵ و هەروەهاش لەسەر ئاستەکانی تر ئاستی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان سەبارەت بەو دانوستان و دانیشتانەی کە لە ڕۆژانی ڕابردوو کرابوو. دیار بوو شەوی ڕابردوو ئێمە وەکو وەزارەتی پێشمەرگە وەڵاممان هەبوو و ڕوونکردنەوەمان هەبوو سەبارەت بەو لێدوانانەی کە کرابوو. خۆ لە ڕاستیە هیچ جۆرە ڕێکەوتنێک نەکرابوو، تەنها دانیشتن و دانوستاندن کرابوو و ڕەژنووسێک نووسرابوویەوە کە ئەم ڕەژنووسە ئەسڵەن قابلی پێداچوونەوە و نیقاشکردن و بیانیش بە شێوەیەکی کە بڵێم بە هیچ شێوەیەک نەگەشت بوونە تەوافق لەسەری. دیارە لە ئەنجامی ئەو مادام چیتە سەرباسیەوە با باسی ڕەشنووسەکە بکەین. ڕەشنووسەکەی حکوومەتی عێراقی داوای چی تێدا کراوە کە بڵێن وەزارەتی پێشمەرگە ئاماژە بەوادا کە یعنی داواکاری ئەوان چەند داواکاریەکی نادەستوری و نالۆژیکیە کە لە هەرێمیان کردووە مەترسی بۆ هەرێم و هاوڵاتیانی هەرێم هەیە بۆ ئەوی بینەر ئاگاداری ئەمە بێت ئەم داواکاریانە چین کە ئەوان کردویانە؟ لە ڕاستیە ئێمە دیدی ئێمە و ڕوانینی ئێمە بۆ چارەسەرکردنی مەسەلەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە شێوازێکی کێیە. ئێمە وای نابینین کە دەستور هەر ئەو بەشەیە کە بێت لە دەواازەکانی ئیبراهیم خەلیل و پیشخاپورەوە جێبەجێ بکرێ، بەڵکو دەستور پێویستە تەواوی دەستورەکە جێبەجێ بکرێەوە، تەواوی مادەکانی دەستوری جێبەجێ بکرێت لە عێراقا کە ئێمە لە ساڵانی ڕابردووەوە
بە بەردەوامی خواستی ئێمە ئەمە بووە لە هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان لەم چەندین جار وەفدی ڕەوانەی بەغدا کردووە و هەروەهاش لە ساڵانی ڕابردوو هەتا 2013 ئەوانەش ئێمە لیژنەیەکی هاوبەش هەبوو لە نێوان وەزارەتی دیفاع و وەزارەتی پێشمەرگە بۆ دانوستاندن سەبارەت بە جۆری مامەڵەکردن و ڕێخستنی هەڵسوکەوتەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ هێزەکانی تری عێراقی لەو ناوچانەی کە پێی دەوترا ناوچەی 140. بۆیە ئێمە لە ئێستاش وای دەبینین کە کێشەی سەرەکی هەرێمی کوردستان و بەغدا کێشەگەلێکی سیاسیە، ڕاستە بەشێکی سەربازیە، بەڵام پێویستە تەواوی ئەم کێشەیە بە یەکەوە چارەسەر پێ کەواتە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراقی دانوستاندنی هەبێەوە بەشێک لە دانوستاندنەکان و چارەسەرەکان لە لای پێشمەرگەی کوردستان و لای هێزە سەربازیەکانە. مەسەلەی ئەو ڕەشنووسە ئێمە لە ڕاستیات تێبینیمان لەسەرەوەیە کە ئەمە زۆر بە شێوەیەکی سنترالیانە ئەم بەڕێزانە بیرەکەنەوە وایان وا تەسەورەکەن دەستور تەنها یاسایەکە یان تەنها شتێکە کە بێ ئێمە ئیلتیزامی پێوە بکەین و ئێمە دەبێت جێبەجێ بکەین و بە پێچەوانەکەیەوە لە بەشەکانی تری عێراقیانیش ئەو بەشەی کە دەکەوێتە سەر ئەستۆی حکوومەتی عێراقی فیدرال ئەسن لە بیری خۆی بردوێتەوە. ئێستا حکوومەتی عێراقی یانیش ئەو شاندەی کە ئەو شاندە سەربازی کە هەیە هەموو شانی لە بیر چۆتەوە کە ئێستا یانیش لە بیری خۆی بردوێتەوە کە هەتا ئێستا پێشمەرگە وەکو بەشێک لە مەنزومەی دیفاعی عێراقی نەیتوانیوە بچووکترین ئاست سوودمەند بێت لە تەواوی ئەو بودجە و تەسلیح و تەجهیزەی کە لە عێراقا بۆ هێزی چەکدار و بۆ لەشکری عێراقی کراوە. ئەوانە و بەدەیان شتی تر کە لە ئێسای حکوومەتی عێراقی لە بیری خۆی بردوێتەوە و تەنها تەرکیزی لەسەرەوەیە کە دەبێ هێزی عێراقی بێت لە حدودەکانی لە سنوورەکانی کوردستانە لە ئیبراهیم خەلیل و لە خابوور و لە جێیەکانی کە نیشتەجێ بکرێن یان ئەوان بەڕێوەبەر بن لەو ناوچانە. ئێمە لە ڕاستە بۆ داواکاریەکی حکوومەتی عێراقیەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە ئامادەنین جێبەجێ بکەن بە داواکاریەکی نادەستوری و نالۆژیکیە بێنن و بە زیان بۆ هەرێمی کوردستانەکەوێتەوە. ئێمە لە ڕاستە تەسەورمان وایە ئەم هەموو هێزەی کە عێراق و حکوومەتی عێراقی ئاراستەی کردووە بەرەو هەرێمی کوردستان مەبەست لێی تەنها ئەوە نییە چەند مۆزەفێک بێت بچێ بۆ ئیبراهیم خەلیل یانیش لە فیشقابور لەوێ نیشتەجێ بکرێن یان سابت بکرێن، بەڵکو ئێمە تەسەورمان وایە هەر وەکو چۆن بە عملیش بینیمانە تەسەورمان وایە کە ئەمانەیانەوێت چۆن چیان کرد لە کەرکووک یان لە هەندێک جێگای دیکە بە هەمان شێوە داخلی شارەکانی تری کوردستان ببنوە عینەن ڕەفتار و عینەن هەڵسوکەوت کە لە جێگاکانی کە کرا دووبارە بێتەوە. بۆیە لە لایەکی کەشەوە هەرێمی کوردستان لە چوارچەوەی ئەم دەستورە عێراقیە ئاعتراف پێکراوە و هەیمەنە و کەسایەتیەکی سیاسی تایبەت بە خۆی هەیە هەرێمی کوردستان. بۆیە ناکرێت لە ئێستا ئەم کەسایەتی سیاسیە واقعیانەی هەرێمی کوردستان لە پێشتاو نەگیرێەوە بە جۆرێک ڕەفتاری لەگەڵدا بکرێمە. دەبینین زۆرجار لە لێدوانەکان ئەسڵەن ئێستا باسی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەکار نایە ناچنە سەرەوە بابەتانە باس لە هەولێر و دهۆگەکرێ یان باس لە ناوی شارەکانی هەرێمی کوردستان دێنن. بۆیە ئێمە لە ڕاستە گومانمان هەیە لە نیەتەکانی بەرامبەرمان و حەقی خۆشمانە چونکە بە عەمەلی چەند ڕۆژێک پێش ئێستاوە هێشتا مانگێکی پڕ نەکردوێتەوە کارەساتمان بینیوە لەم هێزانە لە مەنتیقەکە. بەڵێ جنابی ئەمید ینی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق ئەڵێ هەرێم هێزەکانی جوڵە پێ دەکات و کات دەکوژێت و سەنگەری نوێ لێ دەدات و ڕێگە لە بڵاوبوونەوەی هێزە فیدراڵەکان دەگرێت و تەنانەت زیانیشیان پێدەگەیەنێت. بە پێچەوانەوەی وەڵامتان چییە؟ بە پێچەوانە ئێمە دەیبینین ئێمە هەمان ڕامان هەیە. ئێمە دەڵێن کە یاری بەوەخت دەکرێت، ئێمە دەڵێن و دەشت بینین واقعیانە کە هێز لە تەواوی ئەو جەبهانەی کە هەیە جوڵەی پێدەکرێەوە هێزی ئیزافە دێتون
بە شێوەیەکی عملی ئەمە ئەمانە ڕۆژانە دەبینین لە ڕاستیە لەبەرەوە ئەگەر ئەوەی کە ئەوان لە بەیاننامەکەی خۆیان ئاماژەیان پێکردبوو بە بێچەوانەوە ئێمە هەمان ڕامان هەیە ئێمە تەسەورمان وایە ئەوان بەرامبەرەکانمان یاری بەوەخت دەکەن و ئەم یاری بەوەختکردنە لە بەرژەوەندی ئێمە نییە بە هەر حاڵ لە بەرژەوەندی ئەوانیش نییە لە بەرژەوەندی ئاشتی و پێکەوە ژیان و لە ڕاستیە چۆنەڵی ژیان نییە کە لە چوارچەوەی یەک دەوڵەتە دەوڵەتەکەش ناوی عێراقە و لە لایەکی کەشەوە لە دوایەوەی حیدەر عەبادی 24 کاتژمێری بۆ ئاگر بەسڕاگەیان دەبوو هێزەکانی عێراق هێزی نوێیان هێناوە لەوێ کۆیکەنەوە یاخود هەوڵی پێشڕەویان داوە یاخود پەلاماری هێزی پێشمەرگەی کوردستانیان داوە لە دوای ئەوەوە بێگومان هێزێنراوە بێگومان هێزێنراوە چونکە ئەمەش زانیاریمان هەیە و متابعەی تەواوی جەبهەکانەکەین لە ڕاستیە هێزێنراوە بەڵام لەوانەیە ڕوبەڕووبوونەوە نەکرابێ ئەمە بابەتێکی کێیەوە ئەمە بۆ خۆی جێ پرسیارە ئەم هەموو هێزەکە دەهێنرێتە ئەم ناوچەیە باشە بۆ سەبەب چییە ئێمە لە ئێستاە بۆی ڕوون و ئاشکرابێ حرەس حدودی عێراقی پاسەوانی سنوور کە پێکهاتەیەکی دانەبراوی قیادەی حرەس حدودی عێراقیە ئەوانە لە حدودەکان ئەرک و واجباتە بینن و تەواوی ئەو کارمەندانەی کە تەنانەت لە ئیبراهیم خەلیل و لە سنوورەکانی کەشن بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەر بە حکوومەتی عێراقی فیدراڵن و لە ئێستاە حکوومەتی عێراقی و دەیەوێت تەواوی ئەم حرەس حدود و تەواوی ئەو پێکهاتانەی کە هەن لە دەواازە سنووریەکانە ڕەفزی بکەوە خەڵکێکی کە بێنێ بە ئارەزووی خۆی کە ئەمانە هەمووی لە ڕاستیا بابەتگەلێکی سیاسین سەرباسی نین یعنی خۆ ناکرێت حکوومەتی فیدراڵی بۆ ئەوەی چارەسەری کێشەیەکی سیاسی یان ئیداری بکە لەشکرکێشیەکی زۆر بە سەتان ناو بەدەیان هەزار خەڵک ئەسکەر و جێیشی خۆی بێنێ لە حەشدی شعبی و لە پێکهاتەکانی تری هێزە عێراقیەکان ئاراستەی کا بەرەو کوردستان و بەرەو سنوورەکان لە ڕاستی ئەمە هیچ منتیقێک و هیچ لۆژیکێکی تیان نیە و هی بە هەموو شێوەیەک دوورە لە دەستور و لە یاسا و ڕێساکانی کە ئێمە کۆ کردوێتەوە لە چوارچێوەی عێراقا. ئەمی دڵگورد مەبەستمە لە نوێترین گۆڕانکاریدا بڵێن هێزی سەربازی یاخود شاندی سەربازی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بە چاودێری ئەمریکیەکان جارێکی تر ئەمڕۆ کۆبوونەتەوە. ئەمڕۆ لەسەر چی گفتوگۆیان کردووە ئایا ئەمریکا کە چاودێری دانیشتن و کۆبوونەوەکانەکە نازانێت چ لایەنێک خەرقەکات و پێشێلکاریەکات لە ڕێکەوتنەکان؟ بێگومان ئێمە ئیسراری ئێمە و یانیش دڵخۆشی ئێمە لە تەواجود و لە بوونی لایەنی ئەمریکی بە شێوەیەک لە شێوەکان لە هەموو کۆبوونەوەکانە ئەوەیە کە ئێمە تەنها خۆمان نین بۆیە کە لایەنی سێم هەیە کە چاودێریمانەکە وە ڕاستیەکانە بینێ و دەزانێت کە ئێمە تا چه ئاستی ئێمە ئامادەیمان تێدایە و عێراق تا چه ئاستێک نائامادەیە چونکە لە ڕاستیە ئەو غرورە سیاسیە سەربازیەی کە هێزەکانی عێراقی و حکوومەتی عێراقی ئێستا تووشی هاتووە لە دوای بە تایبەتی دەست بە سەراگرتنی کەرکووک ئێستا واتە سەورەکەن بۆ هەر جێگایەک بڕۆن دەبێ دەرگایان لە بەردەم داواڵا بێ و پێیان بڵێن فەرم و گوڵبارانیان کەن ئێوە چ دەکەن فەرمونون ئێمە لە خزمەتتان داین. بەڵێ باشە ئەگەر دەرگایان لە بەردەمی شواڵان نەبێ و گوڵبارانیشیان نەکەن ئەوان ناتوانن بە هێز بە فشار دروستکردن بێنە ئەو ناوچانە. ئێمە دڵنیای خەڵکی خۆمانەکەینەوە و دڵنیای دۆست و دوژمنەکانیشمانەکەینەوە کە پێشمەرگەی کوردستان ئامادەیەکی زۆر تەواوی هەیە و ئێمە چاوەڕوانی ئەوەمان هەیە لە ڕاستیە دەواازەکانی لێک تێگەیشتن و حیوار و پێگەیشتن کۆتایینەیە و چاوەڕوانیمانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازێک بە شێوەیە لە شێوەکان لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵا بگاتە دەرەنجامێک و ڕێکەوتنێک ئەگەر نابە پێچەوانە هەر هێزێک ڕوو لە سەنگەرەکانی پێشمەرگە بکە عاقیبەتی وەکو ئەو هێزانە بێ لە پردێەوە لە زومار و لە گوندی مەحمودیەوە و ئەو جێگایانەی تر لە ڕۆژانی ڕابردووە تووشی شکست بوون هەمان چارە نووسیانە بێت.
باش کەواتە بە پشتبەستن بەو زانیاریانەی لای جەنابەت هەیە و بە پێی پێدرا و معتەیاتەکان کامیان ئەگەرێکی بەهێزترە ڕێککەوتن یان بەرکەوتن؟ ئێمە بۆ هەردوو حاڵەتەکە ئامادەیەکی زۆر جددیمان هەیە بۆ ڕێککەوتنەوە لیژنەی تایبەتمەند هەیە و لە حیوار و دانوستاندن و کۆبنەوەیە لەگەڵ لیژنەی بەرامبەر و بۆ بەرگریکردنیش لە خۆمان ئەوە حەقی خۆمانە و ئامادەی تەواومان وەرگرتووە بۆ هەر ئەگەرێک. بەڵێ ئەو خاڵانەی تا ئەم ساتە لەسەری ڕێککەوتون و یەکلا بوونەتەوە نەک خاڵە ناکۆکەکان ئەوانەی کە ڕێککەوتون لەسەری چین لەسەریش ڕێککەوتون؟ بەداخەوە منەتوان بڵێم لە ڕۆژانی ڕابردوو ئەو نەفەسەی کە لە کۆبنەوەکانی ڕابردووە تەرحی چارەسەری پێکراوە نەفەسێکە کە من تەسەورەکەم دوورە لە چۆنەڵی گیانی پێکەوە بوون یانیش دوورە لەوەی کە مەبەست بێ کە ئێمە پێکەوە دابنیشین پێکەوە بسازێن پێکەوە بگونجێن پێکەوە بژین لە وڵاتە چونکە ئەو فەرزیاتەی کە دەکرێت ئیلا دەبێ پێشمەرگە ئەو جێگانە چۆڵ بکاوە مەفاریزی زۆر بچووکی پێشمەرگە لە ژێر چاودێری و یانیش لە ژێر سەیتەرێ و ئومرەی قایدی قواتی مسلحەکە شخصی بەڕێ سەرۆکوەزیرانی عێراقیە بتوانێت هەڵسوکەوت بکە و ئەویش لە بەستنەوەی بە ئەگەرێکی زۆر لاوازەوە ئەمانە هەموو یعنی ئەمە یەکێکە لەو خاڵانی کە ئەسڵان قوبولکرااو نییە لە لای هێزی پێشمەرگەی کوردستان و لای خەڵکی کوردستان یعنی ئێمە دەزانین پێشمەرگە بە خوێن ئەم کیانەی دروست کردووە لەم ناوچەیە لەبەرەوە حقیقەتێک هەیە ئەوشەوەیە ئەم کیانەی کە هەیە هیچ کەسێک بە دیاری نەیداوە بە خەڵکی کوردستان و بە پێشمەرگەی کوردستان هەر دوێنێ بوو کە پێشمەرگە ڕوبەڕووی هێزی تیرۆریستی و عشەدناچی داعشە بووە و هەموو دنیاش بەتەڵی ئاشتی و هەموو دنیا وەکو سمبول تەماشایانە کرد لەبەرەوە ئەمەی کە هەیە خاوەنداریەتەکەی لای خەڵکی کوردستان و لای پێشمەرگەی کوردستانە بۆیە دەبێ گوێ لە خەڵکی کوردستان و گوێ لە پێشمەرگەی کوردستان بگیرێ نەک ئەو هەموو بە پێشێلکاریت دەستوریەی تیر فەرامۆش بکرێەوە ئێستا بێین هەموو کێشە دەستوریەکانی عێراق هێنابێتمان بیبەستنەوە بەوەی کە بڵێن هەموو کێشەکە لە خابوورە و هەروە هەموو کێشەکە لە ئیبراهیم خەلیلە بینەما 52 خاڵی بەندی دەستوری هەیە تا ئێستا جێبەجێ نەکراوە. بەڵێ بە باسکردن لە داعش برێت مەگۆرگ لە نوێترین توییتی خۆیدا ئاماژە بەوەدات داعش لە 96 ناوچەکانی ژێردەستی لە عێراق و سووریا لەدەست داوە و پاکردنەوە و لە ناوبردن و کۆتایی پێهێنانی تەواوەتی داعش لە عێراق و سووریا زۆر نزیکە. کۆتایی هێنان بە ئۆپەراسیۆنەکان بەرامبەر و دژ بە داعش چ کاریگەریەکی ئەبێت لەسەر دۆخی هێزی پێشمەرگەی کوردستان و کوردستان بەگشتی؟ لە ڕاستیە بەداخەوە هەر ئێستا لاوازبوونی داعش یەکێکە لەو هۆکارانەی غرورێکی تەواوی داوەتە حکوومەتی عێراقی و هەروها هێزە عێراقیەکان نسبەت بە هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە هێزێکی هەمیشە بەرگریکار بووین لە تەواوی مێژووی هێزی پێشمەرگەی کوردستانە یەک قۆناغیش نابینیتەوە کە هێرش بەر بوو بێ بە هەمیشە دیفاعکەر و بەرگریکاری میلەتی خۆی و سەنگەری خۆی و کیانی خۆی بووە بە هەمان شێوە پێشمەرگە هەر دەمێنێتەوە و نابێت لە ڕاستیە بیر و بۆچوونی حکوومەتی عێراقی بەو شێوەیە بێ کە ئێستا ئیدریشی بە هێزی پێشمەرگەی کوردستان نەماوە لەبەرەوە هێزی وحشەتناکی و تیرۆریستی داعش بەرەو کۆتایی هاتن دەچێت بە پێچەوانەوە ناسەقامگیری سیاسی ناسەقامگیری ئابووری ناسەقامگیری سەربازی لەم ناوچەیە هەمیشە عاملێکی زۆر مساعدە بۆ ئەوەی کە هێزی تیرۆریستی جوداتر جیاوازتر لە داعش و هێزی جۆرا و جۆری تری سەربازی و سیاسی لەم ناوچەیە دروست ببێ بۆیە ئێمە وای دەبینین بۆ ئەوەی کە هەمیشە پێکەوە بین ئەبێ بە مانتیق بە لۆژیک یەکترمان قبول بێ ئەبێ ئێمە هەرێمی کوردستان کە هەرێمێکی دەستوریە فعلەن لە لای تاکی دەسەڵاتی عێراقیەوە هەرێمێک بێ کە دانپیانراو بێ و بە هیچ شێوەیە کار لەسەرەوە نەکرێ
ئەم هەرێمە بسڕێتەوە بە شێوازی لە شێوازەکە. بەڵێ بەڕێز ئەمیت هەڵگورد بە باسکردن لە دەستور و پێشێلکاریەکانی ینی دەستور لە ڕایۆشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی ئاماژەی بەوە داوە کە ئەو ڕێکارانەی بەرامبەر هەرێم گیراونەتە بەر سیاسین و پێشێلکردنی زەقی دەستورین. ئەمە لەلایەکی دیکەوە ئەوەی کە ئێستا حکوومەتی عێراقی ئەوێت لە ناو خاکی هەرێمی کوردستان و لە ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێم جێبەجێ بکات ئەگەر نادەستورین کە ئەمریکاش لە ڕێگەی وەزارەتی دەرەوە وتوویەتی بعد دەستور سەقفی گفتوگۆکان دیاری بکات دەستور بڕیار بدات. ئێوە ئەمریکیەکانتان تێگەیاندووە کە ئەم هەنگاوانە نادەستورین؟ بێگومان ئەمریکیەکان بوونێکی ڕاستەوخۆیان لەگەڵ هەموو دانوستان و دانیشتەکانە هەیە، ئەمە بۆ خۆی بابەتێکە. لەلایەکی کەشەوە ئەمریکیەکان و دۆستانی تریژ زۆر باش ئاگاداری مەنتیق و ناوەڕۆکی دەستوری عێراقین لە ڕاستیە. ئەوە هەرگیز بە هیچ شێوەیەک هیچ بنوودێکی دەستوری نییە ڕێگەی بە حکوومەتی عێراقی فیدراڵ بدا کە لەشکرکێشی بکە بۆ کوردستان و بگاتە حدودەکانی تورکیا و ئێران. لە ڕاستیە ئەمە یعنی بابەتێکە کە ئەسڵەن لە دەرەوەی دەستورەوە و ئەگەر ئەوەی کە پێی دەوترێ دادگای ئیتیحادی ئەوەی کە پێی دەوترێ محکەمە ئیتیحادی پێویستە نازان بە شێوەیەک لە شێوەکان بە دوواداچوون یانیش پرسیینەوەی هەبێ لەوەها حاڵەتێکە. بەڵام لە ڕاستیە ئێستا عێراق لە بارودۆخێکی سیاسی وەهادایە هیچ مؤسسەیەکی عێراقی نییە کە بە دوواداچوونی هەبێت. تەنها ماوەتۆ سەرەوەی کە ئێمە هەموو هەوڵێکمان بۆ بێ کە لەسەر ئاستێکی نێودەوڵەتی وڵاتانی دۆست بە تایبەتیش لە ئەمریکا کە لە وەسیتێکی زۆر ڕاستەوخۆی بینی ئێمە و ئەوانە ئاگادار بێ لەوەی کە هەرگیز ئەمە دەستوری نییە لە خورمات و کراوە و هەرگیز ئەمە دەستوری نییە کە لە کەرکووک کراوە و هەرگیز ئەمە دەستوری و یاسایی و لۆژیکی نییە دوای 100 ساڵ خەبات و تێکۆشانی خەڵکی کورد و ئاوارەبوون و چیمیابارانکردنی و ئەنفالکردنی ئەو کیانەی کە دروستی کردووە بۆ خۆی جارێکی کە لە بەغدا وابیر بکرێتەوە کە نەخێر ئەمە شتێکە ئەوان دەتوانن لێمانی وەربگرنەوە بینەما ئەوان هەرگیز ئەوان نەبوون کە داوانە بەێمە ئێمە خۆمان ئەمەمان بدنیاتدا. باشە ئەمیت هەڵگورد بەنسبەت باسکردن لە دەواازەی ئیبراهیم خەلیلەوە ئایا دەواازەی ئیبراهیم خەلیل لە ئێستادا لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستان و حکوومەت یاریمی کوردستانەوە کۆنتترۆل کراوە ئەگەر وەڵامەکەت بەڵێیە پێتان وایە کە ئەگەر هەرێمی کوردستان دەواازەی ئیبراهیم خەلیل و پێشاپور واتە سێگۆشەی سووریا تورکیا هەرێمی کوردستان ڕادست نکاتەوە ئەوان پەنابەرنە بەرهێز؟ پێشمەرگە بۆ عیلم ئەو هێزە نییە کە ئیبراهیم خەلیلە پارێزێ و ئەو هێزە نییە با بڵێن خابوورە پارێزێ تەنها پێشمەرگە ئەو هێزەیە کە تەواوی کیانی کوردستانە پارێزێ لە ڕاستیە. ئەگەر بینە سەر وردەکاریەکان ئەو هێزانەی کە لە هێزی ئەمنین لە ئیبراهیم خەلیل و ئەو هێزانەی ترکە هێزی پاسەوانی سنوورن وەکو باسم کرد هەرسەر بە حکوومەتی ناوەندی عێراقی فیدراڵن. ئەمانە تەنانەت کارمەندەکان لەوێ موچیان ڕاستەوخۆ لە حکوومەتی ناوەندی عێراقی فیدراڵەوە بۆیەت مانگانە. لەبەرەوە ئەمە بابەتێکە لە ڕاستیا پێویستی هەڵوەسە لەسەرکردنەوە زیاتر بەکارهێنانی خەڵک نیسبەت بە بەکارهێنانی هێز وەکو عەرزم کردن. پێشمەرگە و هێزەیە کە دیفاع لە خۆدی خۆی و لە خاچی کوردستان و لەو کیانە دەکا کە خەڵکی کوردستان دروستی کردووە. بۆیە ئێمە تەمە نادەکەین بۆ لۆژیکە بیر نەکرێت. کەمتر لە یەک خولەکم ماوە دوو پرسیاریشم ماوە من ئەگەر بە کورتی و پوختی وەڵام بیتەوە زۆر سپاس دەکەم. هەندێک هەواڵ بڵاو کرابەوە کە هیچ لیوایەکی هێزی پێشمەرگەی یاخود چەند لیوایەکی هێزی پێشمەرگەی کوردستان هەڵوەشاونەتەوە و بە دیاریکراوی باس لەوا کرێت لە 14 لیوای تێکەڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تەنها 4 لیوایان بە تێکەڵی ماون. ئەم زانیاریانە تا چەند دەڕاستە و تا چەند دەوایە زۆر بە کورتی و پوختی. ئەزانی ئێمە نابێ
واقع بین نەبین ئەوەی بەسەر کەرکووکە هاتووە هەمومان با زۆری لێ نەدەینەوە ئێمە ئێستا خەریکی ئەوەن بە هەر شێوازێک بێ ناوماڵی کورد یەکخەینەوە ئەو هێزانەی کە تووشیش بە شێوەیەک لە شێوەکان و حاڵەتە بوون لە کەرکووک ئێستا وەزارەتی پێشمەرگە پلانی هەیە بۆ یەکخستنەوە و ڕێخستنەوەیان و بە دڵنیایی کاریشی لەسەر کراوە و ئەو لیژانە تایبەتانە یان ئەو ناوەند و دامەزراوە تایبەتی کە لە ناو وەزارەت کار دەکا هەنگاوی زۆر ئەرێنی و باشی بڕیوە لەو مەجاالەیە. باشە بەنسبەت نردنی موچەی هێزی پێشمەرگەی کوردستان و لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئێوە هەمانگیتان لەگەڵ حکوومەتی عێراقی کردووە؟ ئەمە بابەتێکە ئەسڵەن لە ڕاستیا جۆرەکە لە دروشم چونکە ڕێکەوتن لەسەر موچەی پێشمەرگە و لەسەر موچەی کارمەندانی هەرێمی کوردستان بابەتێکە تایبەتە بە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی فیدراڵەوە ئەوە هیچ تایبەت نییە بە وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاعی عراقی فیدراڵەوە بەڵکو بێ حکوومەت لەگەڵ حکوومەتە بگەنە تەفاوم و ئیتفاق. بەڵێ بەڕێز ئەمید هەڵگورد حکمت بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و هۆشیاری نیشتیمانی لە وەزارەتی پێشمەرگە زۆر سپاس بۆم دەرفەتە و سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس کاگەر. بەڵێ بینەرانی ئەزیز هەر بژین بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان بەخوای گەورە ئەسپێرم خواتان لەگەڵ.